بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن و ئەم پرۆگرامە بینن. خۆشحاڵین کە لەم دەرفەتەشدا گەشتنەوە خزمەتی ئەوەی خۆشەویست. ئازیزانم، وەکو وتمان ئێمە هەر جارێک لەسەر بابەتێکی جیاو ئەس قساکەین و بە میوانداری کەسێکی جیاوازیش. قسەکردنی ئەم جارەمان لەسەر چەمچێکی گرنگی قورئانی وەستین. ئێمە ئەزانین کە لە فەرهەنگی ئێمە یاخۆ با بڵێن لە کتێبخانەی ئێمە بابەتگەلێکی زۆر نییە لەسەر خودی چەمکە قورئانیەکان، یا ئەوە بڵێن کتێبخانەی ئێمە دەوڵەمەند نییە لە ئەو تێڕوانی نەقوڵانەی کە بۆ قورئانی پیرۆز کراوە. قورئانی پیرۆز وەکو پێدراوێکی گرنگی ئینسانی و بۆ ژیانی ئینسان پێویستی بەوە هەیە کە ئێمەی موسڵمان، ئێمەی دیندار، ئێمە کە بڕیارە قورئانی پیرۆز بکەین بە سەرمەشقی ژیانی خۆمان و بیکەین بە پرۆگرامی ژیانی خۆمان، پێویستی بەوە هەیە کە تەفەکوری زیاتر تیا بکەین و قوڵ بینەوە تایە و چەندێک بۆمانەکرێ چەمکەکانی بخەینە بەر باس و هەروەها ئەندازەیەک توێژینەوە یاخود با بڵێن قسەکردن لەسەری، بۆ لەبەر ئەوەی کە لەودی و هەموو چەمچێکەوە کۆمەڵک دەلالەتی جیاوازەیە کە ئەو دەلالەتانە گرنگی و بایەخی گەورەیان هەیە بۆ ژیانی ئێمەیە. خۆشەویستان، ئەم جارە پرۆگرامی ئەم جارەمان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا و دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجێنی، دکتۆرا لە فکری ئیسلامی و هەروەها شارەزا لە چەمکە قورئانیەکان، قسە لەسەر بابەتێکەکەین یاخود با بڵێن چەمکێکی قورئانی کە ناوی چەمکی نەبی یا نەبووەتە لە قورئانی پیرۆز باس دەکەین. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاسی بەڕێستانەکەم. مامۆستا، ئەگەر سەیری قورئانی پیرۆز دەکەیت، جگە لەوەی کە خوای گەورە تەصنیفی چۆنەڵی پێغەمبەرانی کردووە یان نێردراوەکانی کردووە بە مبەشیرین و منزیرین، یعنی بەوەی کە هەم مژدە دەر و هەم ترسێنەرن، بەڵام بە بڵێن لەژێر دوو تایتڵی زۆر گشتیا کۆی کردوونەوە، ئیشیان ڕسوولە ئیشیان نەبیە. حکمت لەوە چییە کە قورئان هاتووە بەم شێوەیە واتە تێکڕای نێردراوەکانی کۆ کردوێتەوە لە بە بڵێن لە ژێر دوو ناوە، دوو تایتڵە، ئەویش کە پێگوتە ئیشیان ڕسوولە ئیشیان پێگوترێن نەبی. جارە حکمەتی ئەمە چییە؟ بە ناوی خۆی گەورە بەخشندەوە میهرەبان، درود و سڵاو بە سەگیانی پاکی پێشەوامان ڕەسوول الله صلی الله عليه وسلم، هەروەها یارانی وەزانایانمان، خواناسان، هەموو دینداران، ئەوانەی کە بەڕاستی شوێنم پەیامە کەوتن تا دوهەناسەی ژیانیان بە دڵسۆزی لە خزمەتیا ژیان لە جوانەکانی ئیسفادەیان کرد بۆ بوونە مایەی چرا بۆ خەڵکی تر. لە ڕاستیدا وشەی چەمکی نەبی یەگەڵ چەمکی ڕەسوول یان نبووەت و ڕیسالە یان بە معنایەکی تر بڵێن پێغەمبەران بەگشتی درودی خۆیان لەسەر بێ یاخوا کاتێک خوای گەورە کە ئینسان دروستەکە، ئینسان هێنێتە بوونەوە، ئینسانە کاتە گەورەی ئەم گردونە و بۆ ئامڕازی ئاوەدانکردنەوە، ئامڕازی خەرجکردن و بەبەرهەمهێنانی کەرەسەکانی ئەم گردونە وەگەر خستنی ئەو شاراوانەی کە لەم گردونەدا خوای گەورە شادوونیێتەوە بۆی بکەونە گەڕ و سوودەکانیان دەرکەوێ، ئینسانە خاتە ژیانەوە و ئینسان دروستەکە. کە ئینسان دروستەکە وەکو ئینسانێک، وەکو مرۆڤیش مەخلوقێکە دروستکرا کە لە دروستکراوەکانی پەروەردگار، هەروەکو چۆن درەختێک دروست کراوە، هەروەکو چۆن شاخەکان دروست کراون، هەروەکو چۆن ئەرز و ئاسمانیش دروست کراون، هەموو ئەوانەش مەخلوقن. ئینسانیش ئەچێتە ناو بازنەی ئەو مەخلوقاتانەوە کابووەکو ئەوان دروستکراوی ئەم خوای پەروەردگارەیە. بەڵام ئەوانەی کە مەخلوقن وەکو دار و بەرد و ئەوان ئاسمان و ئەرز و ئاسمان و هەویشی کەتیایەتی جگە لە ئینسان هەمووی بە یاسایەکی خواکردانە بە شێوازێکی بڵێن تعبیری کەن بە تعبیری ئێستا دەستەواژەی ئێستا دیجیتاڵ و بڵێن ئەلەکترۆنیانە ئیشی خۆیانەکەن. هەموو کەسێک هەموو ئەو دروستکراوانە پێی وتراوە چۆنێشەکە کاری خۆیەکە لەسەری داتا کراوە بەرنامەڕێژی بۆ کراوە کاری خۆیەکە. تەنها دروستکراوێک کە مابێت دروستکراوەکانی خوای گەورە ئازادیەکی تەواوی لە ژیاندا حرەکەتی جوڵەی پێدرابێ بە ئازادانە بجوڵێتەوە حرەکەتکە مرۆڤە. مرۆڤ لەم سۆنگەی بازنەی بوونی خۆیدا کەوکو مرۆڤێک هەیە، دوو لایانی زۆر گرنگ هەن لە ئینسانە پێویستە ئەو دوو لایەنە هەردووکیان پێکەوە ئاشنا ببن یا پێکەوە ڕۆشنگەریان پێویستە. لایەن یەکەمیان کاتۆتە ئەم گردونەوە
چۆن خۆی بناسێ لەم گردونەدا ئەم پێگەی لەم بوونەدا چییە تۆ بوویت وەکو چۆن درەخت هەیە تۆ شەیت وەکو چۆن گیانەوەرەکانی تر هەیە تۆ شەیت بەڵام بوونی من لەم گردونەدا چییە محلم جێگەم چییە لێرەدا وە بۆچی هاتووم وابێت چی بکەم و بە کوێش ئەڕۆم و دوا دەرەنجامم چییە و دوایەوە ئەم شتانەی دەوروبەری من کە هەن ئاواسەیانەکەم ئەرز و ئاسمان و ئاو و هەوا و گیا و درەخت و ڕەنگی جوان و ناشرین و گوڵ و زەرد و باو و سەوز باو و هەزاران ڕەنگی جێکەڵاو ئەمانە چین من بۆچی لەگەڵ ئەوان بۆچی لەگەڵ من ئەمانە هەمووی وڵام پرسیارن کاتێک کە مرۆڤ خرێتە ناو ئەم ژیانەوە لەگەڵ ئەم هەموو دروستکراوە ناچاو هەڵەیەمێ پێویستی بەوە هەیە جارێکە ئەبێ جۆرێک لە داتاکردن و تعریفکردنی ئەم شتانە پێی تعریفکەین ئەبێ بیناسێ ئەمانە چین بۆ یەکە پێویستەکە بەوەی کە ئەمە بناسێت ڕۆک بناسێت درەخت بناسێت ژیانی خۆشی بزانێت چییە پێویستی بە کەسێکی ئەمەی فێرکە خی گەورە ئەمەی فێرەکە بەڵام لەڕێی چیوە فێرێکە لەڕێی قەزەیەکەوە فێرەکە کە قەزەی تعلیمە کە ئینسان شتێک ئەبێ فێر بێ بە تعلیم فێری بێ بۆیە یەکەم پێغەمبەرێکە خی گەورە ئەینەرە سەیدنا ئادەمە یەکەم ئەو سیما جوانەی کە بە سەیدنا ئادەمیەدا وعەلەمە الئادەمە ئەسماء كلها تعلیمێکە کەوابوو ئەمە پێویستمان بەوە هەیە کە ئەبێ پرۆسەیەکی تعلیمی بۆ ئینسان ببێ تا ئینسان ئاشنا ببێ بە دەوروبەری خۆی بەخۆی خودی خۆی بناسێ و پێگەی خۆی لەم گەدونەدا و لەگەڵ ئەمان تراچیەکە ئەمە ئەم لایەنە ڕەهەندە گرنگەیە کە پێویستی پێیەتی و بەردەوامیش ئەمە پێویستی پێ چووکە بەردەوام لە ژیاندا تازەگەری و نوێگەری هەیە ئەم جە و ئەم ژینگەیە وەکو یەک نین دەیان دروستکراوی تر هەن تۆ ئێسان من و تۆ لە ژینگەیەکە ئازین کۆمەڵە دروستکراوە بینی ئەچین لە ژینگەیەکی ترشتی تری زیاتر دەپێشەوە کەوا پێویستمان بە ناساندنی ئەوانەش هەیە یا بە شێوازێکی تر بڵێم بە تعبیرێکی تر دەسەواشێکی تر بڵێم ژیانی ئینسان لە دەرەنجامی جوڵەکردنی من لە ناو گەردووندا زۆرێک لەم پرێتە بەردەمی زۆرە پرسیار و پرسیارگەلێکی زۆر سەرهەڵ ئەدەن وەڵامم پێویستە کاو بەردەوام من ئەم پرۆسەی تعلیمە هەر بێ بەردەوام بێ ئەمە لایەنێک کە ئەم لایەنە پێغەمبەران ئیشی ئەوان نەبی بۆ ئەم لایەنەیە زۆر باشە نبووەت ئەم لایە پڕکاتەوە باشە بەس دکتۆر ئەگەر ببووری ئێستا ئەگەر سەیری قورئانی پیرۆزەکەیت سەبارەت بە پێغەمبەر صلی الله علیه وسلم أفرمي ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما هم برسوله هنا هم بالنبي هنا قصة كمان لسر أو قصة كمان لسر أو ديار برنامج خوي لسر كم شيء نبيه قصة ما لسر أو بو بيغمبر صلى الله عليه وسلم لم آياتها هم بالرسول هاتوا هم بالنبيش هاتوا يعني أبي بأوابلين يعني نبي وظيفة شيء لا يعني بابلين لا غير كم كقرآن كان أخذ بقرأ نبو قرآن بقرب ما وظيفة النبي دربي يعني لقرآن بيروزا نبي وظيفة كيشي اسم ما بلهم يا صابر أو رسم وتم كابو بروسي إشي أم تعليم وأم فير كدنا بروسي كي بردوامه كابو يك بردوام لجاني إنسانية زمن لدواي زمن لكات وسوات كان نبي هبون أما رسول كان نع رسول ساعات جوازا بوي النبي إيش وظيفة نبي لقرآن كسرن جديد إيشي أم تعليمية سرنج بيه كم آيات دابا زي بو بيغمر إخوة عليه الصلاة والسلام مثل آيات التفسير كم وجنابد دابا زي فرمشي اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم سرتاي داسبيكي آتكاني وحي بو بيغمر إخوة بروسي تعليمه كابون بيغمر إخوة عالم كاتها نبيه جارك بروسي رسالة دسي بينا كدوه لبروسي نبوتات تعليم أساسا بويا إيشي بيغمر عند رزق خوي وكن نبيك إيشي أوتانه كتعليمي خلقا بجياني خوي بيبناسنه رونتر بلم قرآن ككاتي آياتي بينات بشأ بيناتك إيشي نبوته بنبوة بيغمر إخوة عليه الصلاة والسلام خليكي بيان بوبو خلقي بيوتون أما تو أما قبل براد رزي بقرا أو برا قبلته مثلا أو دايكته أو باوكته أو خيزانته أو من علاكانته شو نقول ما ملاكي أو مثلا أما شند السنوري ما ملكتون لا إسفادك إننا قدونا شنيا أو زبية شني بكري شني ناكري شو استثماري ملاكانته كي هم أمانة بيتلو بيناتني كبيست كبيزانه لم آتك جناب خيرتو ما كان محمد أبا أحد برجالكم خوي قرب بس السيم مقامي في غمرك بس السيم مقام يكم بس مقامي بشريتك أبا أحد من رجالكم كابو بيغمري خوي بشك هل الرجل كان والله أبا حدني باوي كست عني
چونکە فەرمووی قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم بۆ فەرمی ئەنە بەشەڕ مثلکم چونکە پێغەمبەری خوا لە ڕووی ئینسانی بوون و مرۆڤێکی ئاسایی لەدایک بووە چۆن بەشەرێک ناڵێ ئەنە ئینسان و مثلکم چونکە ئەنە ئینسانیەت وشەی ئینسان کۆمەڵێک شتی تا وەصفیت پێوەیە جگە لەوەی کە بە پرۆسەیەکی لەدایک بوونی تایبەتە هاتووە کە گەورە بێ شادەیە بێ علمیە بێ خاونپایە بێ سامانێ بێ ڕێژ عەشرەتە پایە پول بێتە ئینسان ئەمە وەصفەکانی لەگەڵایە بەڵام فەرمی ئەنە بەشەڕ مثلکم هەر وەکو ئێوە لەدایک بووم لەبەرین دایک و باوکێکە پرۆسە لەدایک بوون وەکو ئێوەتانە هیچ جۆرە معجزەیەکی تێدا نییە وەکو ئێوە ئاسایی لەدایک بووم خواردنم خەوتنم ڕەت ئابوو ئاوارە بوونم منکو شیر خواردنم لەگەڵ دایک ژیانم بێ دایک بوونم بێ باوک بوونم چونە باوەشی خێزانێکی تر ئاوارە بووم هاتمەوە ماڵی خۆم دەرکراوم فەقیر بووم دەوڵەمەند بووم هەموو ئەمانە قورئان فێریەکە على بێژی یەتیمەن فآوە وجدك ضالا فهدى وجدك عائلا فأغنى همو أمانة أمام مقامي رجوليتك وكو إنسانك وكو إنسانك طبيعي أمانة بسر هاتون أفرمي في غمر إخوان لما مقامك إنساني طبيعية بلام لمقامي نبوتك لمقامي نبوتك في غمر إخوان فرمي خواهي فرمي ولكن رسول الله وخاتم النبيين ختام النبوة القرآن بس بو في غمر إخوان بكراتوه وغير في غمر بكرناتوه ختام النبوة شكبو ختامي تعليمي آسماني بو سرزوي لفي غمر كوتاي بيده تا ئەو ساتە پرۆسەی تعلیمی خوای گەورە بۆ ئینسانەکان بەردەوامە هەر بەردەوام پەیتا بێتە تعلیمی ژیانەکە لە قورئانە کۆتایی پێهێنێ لە پێغەمبەری خوا کۆتایی بۆ پرۆسا هێنێتە ئەم جارە چێتە دەستی ئەوەی کە پەیامێکی سابتی نردووە وەلەو پەیامەیە هەموو بەهاکانی ژیان و معریفەی ژیانی هەموو تێدایە لە ڕووی تعلیمیەوە چی پرۆسەی تعلیمە هەیە چی پرۆسەی ڕەسوول هەیە جا لێرابێ ئاماژە بە شتێ بکەم ئاماژە بۆکەم فەرقی نێوانی ڕەسوولێتی پێغەمبەری خوا نبووەتی چییە ئالەم ئاەتەیە ئەمە ویستم ئاماژە پێ بکەم نمونەیەکی پچکۆلا هێنم و بەس بۆ تێگەشتن کاتێک ئێمە ئێستا لە دنیادا دوو شتێک هەیە پێڵێن بابەتی شتێک هەیە پێڵێن خودی شتێک هەیە ذاتیە لە ژیانە شتێکیش هەیە بابەتیە مەسەڵەن بۆ نمونە ئێستا ڕۆژ وجودی هەیە ڕۆژ من حەزکەم یا حەز نەکەم بوونێکی گەردوونیە بوونێکی ذاتی خۆی سەربەخۆیە پێیوەست نییە من ببم یانە بەوە هەر هەیە ئەرز نەمێن ئەو هەر هەیە چونکە وجودێکی ذاتی خۆی هەیە سەربەخۆیە ئەمما خودی مەسەلەن بۆ نمونە ئینسان خۆی ئینسان من کە مسا وجودم هەیە وکو ئینسانێک وجودێکی ذاتیم هەیە بەڵام لەگەڵ حاجەمە دەوروبەری خۆم هەیە بەڵام من لەگەڵ باوکو دایکم و لەگەڵ بوونی خۆشەویستی صفەتی ئەمانەت صفەتی ڕازگۆیی صفەتی دادپەروەری ئەمانە صفەتێکی مۆزوعین منێک ئەگەر بم ئەم لەگەڵانە بکەڵک نایم وەکو ئەو درەختە وایە بوونی هەیە بەزەگە بەرهەمی نەبێ سێبەرێکی لەبێ نادەوێ بۆیە ئەگەر درەختێک وجودی هەبوو لە دنیادا ژیانی هەبوو وجودی بوونی هەبوو بەڵام ئەم درەختە ئەگەر سوودێک نەبەخشێ بەهایەکی نەبێ تۆ هیچ گرنگی پێ نادەی مرۆڤیش ئەگەر خودی خۆی وجودێکی ذاتی هەیە ئەگەر خودی خۆی بەهاکانی لێ بسەنیتەوانێ هیچ نییە ئەخۆ خۆشویستی لە ئینسانە نەبێ پێمان سەرنەوە وەفا لابەری لە هەموو کۆمەڵگای لە ئینسانە باشە ڕازگۆیی لابەرە دادپەروەری لابەرە ئەوی پێڵەن ڕێز لای بەرە باشێتی مرۆڤ بەچی باشە ئەمە کەوابوو ئەمە لایەنێک بەڵام لایەنێکی ترمان هەیە پێڵەن لایەنی عیبادات نوێژکردن و ڕۆژوگرتن و عیبادەتکردن و ئەمانە ئەگەر مرۆڤ بفەوتێ ڕۆژ ئەفەوتێ ئەگەر مرۆڤ فەوتان نوێژیش نامێنێ حەج نامێنێ عیبادەت نامێنێ کەوابوو نوێژ و ڕۆژ و پەیوەندیان بە ئینسان خودی خۆی ئینسانەوە هەیە ذاتێتی ئینسان ئالێرەوە بچینە سەرەوە پێغەمبەران درودی خوایان لەسەر بێ ئاخوا نبووەت بۆ ئەم لایەنە مۆزوعیانن فێر دەکا کە ئەبێ صدقت هەبێ فێر دەکا کە ئەبێ چیت هەبێ کە ئەبێ وەفات هەبێ فێر دەکا کە ئەبێ دادپەروەر بی بەس دکتۆر سەرنجەگێتە پێشەوە ئەویش ئەوەیە لە خی گەورە لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنێکە ئاماژەی بەوە کردووە لەگەڵ نەبیە بە تایبەتی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئومیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلمەکە ئێمە باسمان کرد وتمان نبووەت پەیوەندی بە تعلیمەوە هەیە بەڵام بۆچی قورئان ئەمەی پێوەگرێدا ینی باسی ئاوا بڵێن باسی ئومیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلمەکە حکمت لێرە چی حکمتەکە لێرە من چمە بۆ ئەوەی جارێکە ئەو شەی ئومیە کە ئێمە بە نەخوێنەوارمان تعریف کردووە پێم وایە ئەمە خودی خۆی چەمگەکەمان بە تەفسیرێکی باشمان بۆ نەکردووە وشەی ئومی معنە نەخوێنەوار نییە وشەی ئومی قورئان تەفسیری کردو ئەگەر بچینە بۆ قورئان وشەی ئومی لە زبانی عەرەبیدا هەر لە قورئانی پیرۆزە کە بەکارە هێنرێ
کاتێ باسی ئەهلی کتابەکە ئەهلی کتاب و ئومی لە ئەهلی کتاب کێن ماسواسی نەخوێنەوارین باسی ئەوانن کەوان علمیان نییە بە کۆمەڵە بابەتگەلێکی تر لە پێغەمبەرانی تر کە ناویان نەبینیون مەسەڵەن با نمونەی بێنمەوە کابراک موهەندیسە بەڵام هیچ لە فقه نازانێ کابوو ئەو موهەندیسە ئومیە بەنسبەت فقهەوە ئەما بەنسبەت هەندسەوە عالمە دکتۆرە طەبیبە بەنسبەت ئیخساسەکەی خۆیەوە عالم زانایە بەڵام بەنسبەت لەوانەیە کاروباری سەناعە و پیشەسازیوانە ئومی بێ بۆیە ئومی بە شتێک ئەوترێ لە مصطلحی قورئانیە نەبوونی زانیاریە دەربارەی شتانێک کە لە پێشینی خۆمانە یا دەوروبەری خۆمان ڕوو ئەدەن نەمانزانیون قورئانی پیرۆز سەرێ بە پێغەمبەری خوا فەرمێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان أما أجر حقيقة شين أمتي في غمر إخوان معناه نية نيزان بخوان أنتو بنوسيت هل أمانية أقول جي أما هل أبشي كيف تقول بعلماء اشتقوا لك القرآن في روزاك هاتو بس يواك تو معلومات درباري كتاب نبو لا أزاني أصلا كتاب شيء أعم وحي الكتاب شيء محكمات شيء متشابهات شيء أعمهم قصص وشيء القرآن هاتو أما نازاني تو ولا الإيمان أصلا مسألة إيمانش نازاني أو بابت قليل كباس إيمان هاتون آمن بالله ملائكة كتب الرسول آمانش تاني بنتو أصلا نبي استبون كابو بيغمر إخوة لذاتي خويا كمالش شار الزعي هبو لذاتي خويا معلوماتي هبو بلام أعم معلومات قلانين هبو كابو كادا قال أمية بمعنى أمية بلى أميتي بيغمر إخوة معناه وني براسة تعليم نازاني معناه تاني بابت قليل كبيغلين لموضوع أم بابت قلانك تو بخلقي أليت لناي تو أصلا وجودي هر نبو إما بيمان دوتيت ئێمە فێرتەکەین بۆ پرۆسەی تعلیمەکەش بوو ئەمەیە کە پیان بڵێ ئێوە لەکو ئینسانەکان لەم سەر زەوی ژیاون نابێ ئێوە بڵێن وەڵا ئێمە ئیتر خۆمان بۆکڵێن بێهین بووین مستەغنین و بێپێویستین لە پرۆسەی ئینسانەتی پێشینی خۆمان نادرێژەدەری و پرۆسەین بەڵام بەچی بەوەرگرتن و ئەو هەموو ئەوانەی ژێرخانێکی گەورەی ئێمن ئەو ڕابردووە بەڵام ئەم ڕابردووە بینای ئاداهاتووی لەسەرەکەی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بۆتە خاتەمی نەبین ئالەمەوەی ختمی نبووەتەکەی ئەم پرۆسە تعلیمیەی خوایی کە لە پێش پێغەمبەرانی پێشتری و تۆ لە عیسا و سەیدنا عیسا و سەیدنا موسا و سەیدنا نوح و سەیدنا ئیبراهیم و سەیدنا کی پێغەمبەران هەموو ئەمانە پرۆسەیەکی زۆر بەردەوام بووە خۆ پێغەمبەری خوای چێمانی نازانی ئەمانە قورئان فێری کردن ئەمە خوای گەورە فێری کردن ئەگە سەیری ئاەتێکی کەین لە قورئانی پیرۆز یا ئەیوهە النەبیو إنا أرسلناك شاهدا ومبشرا ونظيرا وداعيا إلى الله وسراجا منيرا ما مسا الليرة ديسان أقرب قصة لسر بروسي تعليم يا أخو بروسي بالوردية بوشي ليرة صفتي شاهد ومبشر ونظير يعني بنبوتك ولا كان جاء من العراق قسم طاوك مش باسي نبوتكم طاوك النبوت باسي رسولك من معه رسولك شيء رسولك هناني باسي أو شريعة يا سانة كبيسك إنسان حاجة بيدي كعبو كاتب بس في رسالة ولا كريك إيت تطبيق أو عملي كدنو بكذا كدني بروسة تعليمية بروسة تعليمية كتعاو أبي بصفة الرسالة أو في غمرة دي أمجار أحكام وشريعة بويا زاناني زور بيك اللغة باسي نبي ونبوة كان ورسالة كان زوري كان سو متفق على أنك أبو الرسول أو هيك شريعتك طازية نابي جديدة كي بيلا كومالجيا بالفعل قصرنج بين بتاريخ عبقرين وانه سيدنا موسى بويا كان النبي شو الرسول شا وصفي هدو كان يبوهاتوا قران كاري كرد سيستمي كي قوري لجيانا كانها صال رقي دا كتابو گەیشتە بە حەدەی جۆرێک لە ڕەگەز لە ئینسان جۆر لە کۆمەڵگەی ئینسان بتوێنێتەوە ڕەگەزی چینێ لە کۆمەڵگە نەهێڵێ ئەویش کە پیاوەتە هەکسۆسەکان کە پیاوەتە مەسەڵەن کەنعانیەکان کیان پێوتێ کە غەیری میسریەکان بوون کاتێ سەیدنا عیسا دێ ئاینداریەتی بە ناوی خواوە لە کەنیسەدا ئەگاتە ئاستێکی وها بە ناوی خۆ لەسەر زەوی تا تەوقیع کرێ بە ناوی خۆ بڕیارە درێ تحریم و هەڵاڵکردن بە ناوی خوا بەبێ ئەوەی دینی خوا بێ شەخسێک ئەبێتە وەکیلی خوا لەسەر زەویە کەوابوو تەغییری ئاینە تدخلك على بالخوان لدايق ببروسيكي معجزة قراء كأصلا أوان ليتين عقد كاتي أي بيسن أوان سسامك سيدنا إبراهيم عليه الصلاة والسلام كاتي خواي قول أين ري لكم وقدا ريزقتني مروف قاتي آسيك وآكري بقربانين ببتيكي دروس كلاو كأصلا روح ياني تانية كاتي إنسان أمهم قيمة قوري هي كأرز واسمان خزمتي كان نابشة آسيكي وابصبر بو بيهوشك بيجياني بيروحك
بۆیە پرۆسەیەکی عملی سیدنا ئیبراهیم خەتە بەدەستیان یەکەم جارە چێ بتەکان هەمێشتێکیان گێڕێتەوە کە گەورەکانە بعقلی پێیان لە بابە ئەمنی توانین دیفاع لە خۆ جەماعەتەکە چۆن توانین دیفاع لێەوە بکە دواتر پرۆسەی ذەبحێن دە پێشەوانەی ئەنجامیەدا تا بڵێ ئاها ئەمەش ناکرێت بۆ ئامانە بێ پرۆسەیەکی گەورە لە ژیانە ئاگۆڕێت بۆیە ئەم پێغەمبەرانێک بە سیفەتی ڕیسالە گۆڕانکاری گەورە هێنانی شریعەتێکی تازە نیگۆڕی نیزامێکی پێشتر کە خراپ بووە ئەیگۆڕن بە جەدیدە بەدیلێکی بۆ هێنن ئەوە ڕیسالەیە ئەمما نبووەتەکە ئێستا دێمە سەر نبووەتەکە پێغەمبەران درودی خوا لەسەر بێ هەموو ئەوانەی کە نەبی بوون ئیشیان لە کۆمەلگەدا ئەوە بووە کە ئەم ئینسانانە ڕابێنن لەسەر ژیان چۆنێتی بەڕێکردنی ژیان لەم گردوونە وە چۆن تەعامل لەگەڵ دەوروبەری خۆیەکە لەگەڵ خودی خۆتا لەگەڵ دەوروبەری خۆتا و لەگەڵ ئەو شتانی کە لە ژیانە هەن لێرە بکەم بیکەم بە پرسیارێک ئەمە بکەم بە پرسیارێک هەستەکرێت کە نەبیەکان ئەندازەیەک ڕوبەڕوو بنەوە لەگەڵ کۆمەلگاکانیان چێشیان بۆ دروست بێ هی ئەوەیە کە وەکوی جەنابەت وتت دێن مەسەلەن کۆمەلگاکانیان ڕاستەکەنەوە و پەیامی تایبەتیان پێەوە ڕوانێن جارێککە قسە لەسەر ئەوەژە کرێکە نەبی درێژە پێدەری ڕەنگە مەسەلەن بۆن منە ڕیسالەی پێش خۆی بێ ئەمەش جارشکە مەسەلەن بۆن منە ڕەنگە کۆمەلگاوەکو پێویست قبوڵیان نەکا یا مەسەلەن بۆن منە ئەوەی کە ڕیسالەکەی پێیە ئەوەی کە خاوەن ڕیسالەیە ئەوە دیارە ڕیسالەیەکی پێ و دەکرێت وەکو ڕسوولێک سیر بکرێ بەڵام نەبیە کە جاری وا هەیە درێژە پێدەری ڕیسالەکەی پێشخۆیەتی جاری وا کۆمەلگا هەم دەبێت کۆمەلگاکە ڕاستکاتەوە لێرەوە کێشەی بۆ دروست بێ هەم ئەو قەنەعاتەشی بۆ دروست ببێت کە بزەبێت ئەمیش ێژێکە لە پێغەمبەرانی خوا ئەخۆی قسەکە لێرە چینەوە بەسە ئەو قسەیە کە پێغەمبەران کاتێکی ئیشیان ئەو پرۆسە تعلیمیە کە کاروباری فێرکردن و تێگەیاندن و تەفهیمە کە وتمان ئەسڵەن پرۆژەی پێغەمبەرایەتی ئەساسێکە بۆ ڕیسالە ئالێرەوە سەرنج بە هەکاتێک ئەوی ئەوێت لەو کۆمەلگەیەدا کۆمەڵەشتە هەیە خەڵکە سەد دەقیقی تۆ لەسەری لەوانی 20 ساڵ بێ 30 ساڵ بێ بە ئیشێکۆ مەژوریان 100 ساڵە بە جۆرە ڕەوتێ ڕۆژەوە لە ژیانە ئێستا پێغەمبەرە بە ئاراستە پێچەوانەکە وەرەوە ئەمە ئاسان نییە بۆ ئینسانی ئەو کە لەگەڵ ژیاوە ئاسان بیگۆڕێ بۆیە پرۆسەی نبووەت زۆر بەردەوام بووە زمانێکی زۆری ویستوە تا کۆمەلگەکاتە ئاستەیتر قبولکە گۆڕانکاری دروستکە ئێستا لەگەڵ ئەو هەم گۆڕانکاریە سەریعانە ئەو هەم پێشکەوتنی عەقلیشە ئێستا پرۆسەی نبووەت کە دەعوەیە هێشتا هەر لاوازە چونکە بەرهەڵسکاری زۆری هەیە ڕەوتێک کە ئینسانە سەیری ڕۆشت و ئەمڕۆتە گۆڕینەکەی ئاسان نییە زۆر جار هەیە ئەم پرۆسەی تعلیمکردنی پێغەمبەران پرۆسەی تعلیمێکی ئینسانی سەد لە سەد ئینسانیە جگەل لەوە خزمەت بە ئینسان ناکە دێ ئەوەڵە من لەو باشترم پێە بە عەقڵی خۆی بە منطقی خۆی بە فەلسەفەی خۆی جاری وای تاقی نەکات و نەگات دەغڵەتەکە ناڵێ ڕاستم کرد غڵەتم کرد ئەسڵ گەیشتە هەڵەشەوان تەفسیری بۆ کابوو بەڕێری بۆ هەڵەکەشێنێتەوە ئەی نابینی مەسەڵەن خۆ هەموو ئەدیانانیتر بۆچی وجودی زۆر ئەدیانی زۆر و سەیر و سەمەرە هەیە هەر لەسەر دەرەنجامی پرۆسەی تاقیکردنەوەی پرۆسە تعلیمیەکە نییە لەسەر ئەساسی ئەوە نییە کە ئینسانە بیری کردوتەوانێ خۆی با خۆی فێر ببێ پێویستم بە مامۆسایەک نییە با خۆم بیرکەمەوە زۆر بێ لە ئاینەکان لەسەر دەرەنجامی ئەمۆ سەری هەڵداوە ئەم پرۆسەیە کەسێک مارەسەی کردووە لەوانێت تۆ پێ بڵێ هەڵەتاڵە کاکە غەڵەت نییە دوای 100 ساڵ دەرەکەی هەڵەیە کابوو زەمینەیەکی زۆری پێویستە بۆیە کە بەرە ڕوو بێتوانێت گرەی لێ ئەکرێ ڕەخنەشی لێ ئەگیرێ و بیزداین لە قورئانی پیرۆزە خوای گەورە لە بەسەرەی بە صیفەتی نبووەت ڕەخنە لە پێغەمبەری خوا ئەگرێ بە صیفەتی ڕیسالە ڕەخنە ناگرێ یا النبي لما تحرم ما حرم الله يا الرسول كأنه لقد مرحلة مثلا نبوتها جنجيا في غمرة لهندي هالوسا رحمة درجودي قال سبب كيف تهند النقاط وأنا ك لروانجي دي دا وحي كوراز نبي يا باش نبي ويسكي أو هاي القرآن نقل برامج في غمرة جيراون بصفة النبوة بصفة الرسالة صفة الرسالة معصومة لصفة الرسالة معصومة شو شريعتها جيكا ثابتة لأخوان الرعوة خويت أنها تطبيق يا كإيش يرأويه إيش يوانيه خويت شريعتي تعز دابنه أما لصفة النبوة احتمالي أو هي نقدي لبيجي لله خايف ربيكا هم نقطة كان خطاب القرآن بنبيه أما نقطة كتير ما بوشي داعي بيد الشاهد أو أنا بوشي صفة الشاهدي هي صفة الداعي هي حتما نبوة دعوة خدي نبوة دعوة بوي القرآن في غمر إخوة فرمي العلماء ورثة الأنبياء لا ورثة الرسول زانا ولا سي أنبياء نك رسول كان كبر رسالة كزنات وان تنسير تنها في غمر أو في هناك خوار رسالة في دعوة هيش كزنات وان تمثيل نبيك بصفة الرسالة أما إمام قرافي رحمة إخوة بمقدمك جواني هي قال في غمر إخوة عليه الصلاة والسلام أبي سري وصفكاني كان هي كداري هن بصفة نبوة كدوتي هن كداري هي بصفة إمام كدوتي هن كداري بصفة قاضي كدوتي هن كداري هي بصفة كسك اجتماعي كدوتي نابي أمان كوي سيد كريه
چونکە ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم وەسفانە هەرێکە لە وەسفێک خۆی لە خۆیدا معنایەکە بەخشێ. ئالێرەوەیە بۆیە کاتوانین بڵێن عولەما تەنها دوعاتن ئەمما ڕسوول نین. ناتوان صفەتی ڕیسالە بێنن شریعەتی تازە و ئاینی تازە و شتی تازە بێنن. بۆیە ناڵێن هەشی اختلافی عولەما هەیە لە بین دەیان ئیسلامە دینی تازەیان نێناوە، شریعەتی تازەشیان نێناوە. ئەوە کە تەنها داوایەکی تازە، بانگەوازێکی تازە، خوێندنەوەی تازەیان هێناوە. ئالێرەوە پێغەمبەران شاهیدن لە مجتەمەعەکانی خۆیان، چونکە بۆ لەناو پرۆسەی پەرۆدەکردن و پێگەیاندنە ئەڵێن ئێمە گەیاندمان، ئەوە تعلیممان کردن، شاهیدە مستە خەڵکەکەوە. لە هەمەکەشا چیشە؟ داعیشە، بەڵێ چونکە پرۆسەی داعوی تعلیمیە. لە هەمەکەشا چیشە؟ دوای خۆی سیراجی منیریشە، چونکە بەڕاستی باشترین مامۆستای ناو کۆمەڵ. زۆر باشە دکتۆر جان، دەچینە ناوبڕێک و دواتر درێژە بە گفتوگۆکەمانە دێ. بەڵێ خۆشەویستان وچانێکی کورت و دێمەوە خزمەتە. بەڵە خۆشەویستان، جارێکە سڵاو لە ئێوەی خۆشەویست. دکتۆر باسی عیتاب یاخود با بڵێن ئەگەر ڕخنێک لە پێغەمبەر صلی الله علیه و سلم گیرابێ، عیتابی لێ گیرابێ، با بڵێن لای خوای پەروەردگارەوە لە نەبی بووە. بەڵام ئەگە سەیری قورئانی پیرۆز بکەین ئەفەرمێت سەبارەت بە سڵاوات لەسەر نەبی، إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. سيركي صلواتكش بو النبي. بەڵێ هەموو کۆپێمەتی چونکە ئەرکی نبووەتەکە ئەرکێکی پێشترە، ئەرکێکی پێشترە، ئەرکێکی گەورەترە و ئەموو لە زانان قسەیەکیان هەیە فەرمن نەبی عامترە لە ڕەسوول. بۆیە گونجێ هەموو مەسەلەن یعنی کاڵی نەبی عامترە لە ڕەسوول، یعنی کەوابوو نبووەت صفەتێکی پێشترە. ئەم پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام پێشتر نەبی بوو، زەمانێکی زۆر خەریکی داوە بانگەوازە. ئەم بانگەوازەی کە ئێکا جارێکە ئەحکام و شەریعەت دانانێ بۆ خەڵک، وجارێکە هەوڵ نادا تەطبیقی نیزام و جێیشکا، چونکە مەسەلەی ڕسوول ڕیسالەتەکە پەیوەندی بە تەنزیمی ژیان هەیە. ئەوەی کە کردوێتی لە پرۆسەی تعلیمیەکە کە نبووەتەکەیەتی ئەنجامی داوە بە وەسفە ئەبێ لە ڕیسالەیە بەراهەمە بچنێتەوە، بیکاتە حەقیقەت، بیکاتە واقع. کاتێ لەناو خەڵکا بە خەڵکی وتووە یەخواپەرستین، ئەم یەخواپەرستی بۆچی باشە؟ لەبەرەوەی کابوو لە عوبودیەتی عەبد ڕزگارمانەکە بینە عەبدی ئەڵڵا، دەبێت تحقیقی ئەمە لە ڕیسالەیە ببێ. بە صفەتی ڕیسالە لە مەدینە تحقیقی کرد. کاتێ بە خەڵکی وتووە ئەبێ ئێمە لە ژیاندا فێر ببین بڵین هەر تەنها لە خوا بترسین لە دنیادا، خەوفمان بۆ کەس نییە و بۆ ژیانیش من بۆ کەس دانانن جگە لە ئەڵڵا نەبێ و باقیتر خەڵک هەموو هاوبەشمانن. ئەمە قسەیە، ئەبێ تەطبیقی کا بە فعلی. بۆیە لە مەدینە صفەتی ڕیسالە جان لە قورئان کە دراسەیەکەیت ئاەتەکانی ڕیسالە و ئاەتەکانی مەسەلەن نبووات ڕیسالە لە مەکە و لە مەدینە تەقریبەن ئاراستەیەک یەکان لە دووبارە بوو نێوانی وەسفەکە پێکەوە هاتبن لەگەڵیا. نبووات پێچەوان نبووە کەمترە، بۆیە صفەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕیسالە زۆرتر ئیشی کردووە تاکو بە نبووەت. چونکە نبووەت پێشتر ئەمان پێشتر پێشینەیەکیان هەبوو لە ڕواحیەکانی ترە، پێغەمبەرانی تر پێشتر هاتبوون، شوکۆڵێن ئەم وحیە پێغەمبەرەکانی تر پێشینەیەکی تریان هەبوو، بەراودێکیان کرد، ینی زەمینە سازێک بوو بۆ ئەوەی کە پرۆسەی تعلیمەکە ئاسان بێ. خەڵگەشت بوو ئاستێکی ئاوا کە هاتنی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بم پێ تێزە جیاوازە و بەمبیکردنەوە جیاوازە زۆرێ لە وەڵامگەلێکی پرسیارگەلێک بوون لە خەڵکە وەڵامی دایە و بۆیان زۆر خەڵک خێرا بەرەو ڕووی ڕۆژ. بۆیە کە کاتێک کە ناسییان خێرا گەشەی کرد کە ئەستان لە تەسەووری هەموو خەڵکی قوڕیشەکانە وانە بوو بتوانێت بەو زەمینە کەمە هێندە هێز کۆکاتەوە هێندە خەڵکی لەگەڵا بێ. بۆیە کە کاتێککە بینیان هەر ڕۆژانە خەڵک زیاد دەکات دانیشتن لە کۆبوونیان کرد لە دار نەدوەکەی خۆیانە تعجبیان کرد بۆ خێرا ئەم کوڕانە خێرا شوێنێکەوە بۆم گەنجانە خەدە شوێنێکەوە محەممەد سیحرەکە صفەتی سیحران خستە پاڵی محەممەد چیەکە چیەکە و چی ناکە چکە لە عەقڵی خۆیانە پیان وابوو ئەمە سیحرشتی نەبێ خەڵکەوە کۆلا دۆ خێراشتێکی تازە وەرگێ نەزانی کاکە ئەمە پێشتر زەمینەیەکی تر هەبوو پێغەمبەرانی تر هاتوون لە گەردوونە لەم سەر زەوێدا دینیان بە خۆی پێوتووە کە خەڵکیان ناسۆنە بە ژیان ئەزانن کە ژیان پێویستی ئابم ڕۆتەی ئێوە ناڕوا بەڕێوە پێویستی بەم جۆرە ڕەوتە هەیە بەم جۆرە تێگەشتنە هەیە لە ژیان کە ئازانێ بەهای قیمەت بە ژیانەدا تا ئێستا خەڵکتان کە بە دوو چینەوە چینێکی دەوڵەتدارە و چینێکی ژێردەستە بۆ یاڵن کاتێک کە سەرنجی مەکەب کرددا مەکەبدایە ئەگەر 700,000 کەسی تا بواە کۆیلەکانە گەشتنە ئاستی ئازادەکان ئەگەر زیاتر نەوەنان کەمتر نەبوون. ئەمە ئەو جەوەیە بۆیە نبووەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام صفەتێکی بەردەوام بۆ زەمین پێشتر بۆ لە ڕیسالەکەی کە پێشتر لە ڕیسالەکەیەتی خوای گەورە بە صفەتی ڕیسالە سڵاوتی لەسەر نادا
بە صیفەتی نبووە سڵاوی لەسەردا چووکە نبووەتەکە هەر ئەو خودی گیاندن و فێرکردنی ریسالەیە بە خەڵک بە سەڵاتە بە خەڵک بە صیفەتی نبووەت خەڵکی فێری سەڵات کردووە بە صیفەتی نبووەت خەڵکی فێر کردووە سەڵات چییە و سیام چییە و سەوم چییە هەر بۆ صیفەتەجە بێ خەڵکی سڵاوەتی لەسەر باتەوە شتێکی تر لێرە مهمتر گرنگتر لێرایە هەر لە قورئانی پیرۆزا کاتێک کە سەرنجە دەین لە باسی ئیطاعەکردنەکەیە لە گوێرایەڵەکردنەکانە أصل صفة نبينا هنا أطيعوا الله وأطيعوا الرسول ما لو أطيعوا النبي شوف باسي إطاعة أمر فرمانة باسي شريعته باسي إستادي حكمه لهذا أبي إطاعة بأوانه لنبيها أمر تنها تبليغك بلاغي مبينك بس دكتور خواب أما برسالة جدية أميش أقل سيري سورة حجراتك سرتها سورة حجرات كباس لأدبك عمان باس أو كروش برزيلة لبنعمة بيغمبر صلى الله عليه وسلم كافرمي أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ليرشها عليه الصوت برز ما كانوا بسر صوتي نبيه فيري أدبي أنا كابرامبري واني لذا شوك في غمالي خداني يشتو قسام بوكا لكادي كربالي اجتماعية أما بروسة تعليمك لا بروسة تعليمك قسام بوكا شرح جانا بوكا جانا فيركا حلال وحرام برونا كاتوان أمان نابي إن بلان بلا إنكاري بكن فيري أدبي أنا كاتشو نقل نبيك ما ملاكن بلا كادبي برسول فرمانك أكثر فرمان درشة هذا عقوبيه يخالف عن أمره وكاتش درشة له عذاب عظيم أو درشة فرماني بالرسالة كي سزاي سختي هي بلان لنبيك لقلب يا غمري خاصة زم مقالاكن هنا رقني لي يقري هنا نقد يكا هنا تنازل مسيرة بدني في غمري خواب أدبي أنوينه في عمل خو عفو يكاد شو كبور صفتي نبوتكي تنها بلاغي مبينة ببلاغي مبين إشي أويا خلق فيرك أويا داعية إلى الله بإذنه وسراجا منيرا أم داعي وأم بشير وأم جاي مسلين نذيركي مشتك هيك مصطلح راسي كانوا بشير مش دائما الله جيان خوشي بوجيان كعبو دائما أنقصي في عمل إخوة صلى الله عليه وسلم لجيانا في دل تنجيم هناك بدوام لجيانا بوي كامل دنيا ما خوش بيه أبي خليكي جريان وخفت بمو هل خناس خلك يشمو يستأمرهم بياني أمرهم ويتخذ واز لجيان بينهم نام بشيرة مش دي دايو تيلا لجيانا أم دنيا بتول مسؤولية برامبر لجيانا أبي خليكي بنيادان وشدا هنان بي دواي أول نذيرش نذير ترساندنية نذير شو التخويف ترساندنا نذير بيتلا إنذار أقدر كده ويا أقدر كده أقدر تو فلان شتكي أو در أنجام كيدي أقدر إنسان بيه حرامي بخوا عوائل ده أقدر تو هاتي لو سجادة لصدو بيستاروشتي خوي شاستا بو كده بسط دعمكي أما إنذاره مرو بسط مرو بيغمر إخوة عليه الصلاة والسلام صفتيه وبيه بصفتي نبوة صفتي خشيني نية بيغمر إخوة صفتي زبرينية زباني زبر بكارنا هنا بلا كوملقا أجر زباني زبر بلاغي مبين ناكا أم بلاغي مبينة بويك أخوي قلت بلاغك صفة مبينة بوه هناوا يعني هندر روشنا أجر حركات يكرا أو إنسان ببيع زخط ببيع حزول لكدن خوي قبول يأتي شو كهندر مبينة لو مبين ترنية لو جوان ترنية لو باك ترنية لدرجة وهاي عقل إنسان كبران بركته يس قبول يكا أبي أقام لو بيغمر إخوة عليه الصلاة والسلام كذا بيرن ترسنة رنية بلان بصفتي الرسالة كي هنجا جات ترسنة ربوا تخويفي كدوا أو إيش كذا خلق التهديد خلقي كذبه بيصير هرش لجاني خلق يبقى أو بيك أو أنا زور كمن لجاني بيغمر إخوة إما اشتكيت قلبه كبيتك بجاي كانوا يعني كاتك بيغمر إخوة ناسين صلى الله عليه وسلم أو أناكو إمام قرافية فرمي بصفتي بنبوة كدويتي أو أنا ببيخنا بعضني بانقواز ودعوه بس ما مصاب ببورا وتخوى جورا لهذا القرآن لا آيات شترا فرمي يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم أما شان ربط بالجهاد شو أخوي مثلا جهادش هاد دعوة نعم أو من كاتي خل مفهوم الجهاد بس معك وش مفهوم الجهاد أمين يستكان كالله الجهاد يستك خراج شر لقال دوج منها أو برامل راب بوستو يستك خراج شكل قليل جهاد تبان كبو بقتال طعام لقتال بيت بابكتر بلام تا أو كاتي القرآن أو شيء جهاد بكار به هالبانغوازي لقالها زور باشا دكتور أجا قصة لسر يمكن لسر قناغ بندي أو كبيوندي بالنبي وهي ذكري بلين يك بيان بو همون نبي كان مثلا بون من ذكري بو كوي مثلا بون من الزمن كان يك بيام هبه ياخذ ببيت شوانوا بيامي نبي كان
دلیل لەسەر ئەوەی کە بەردەوام قۆناغبەندی نوێ هاتوۆتە پێشەوە قسەمان لەسەر قۆناغەکە ینی یەک پرۆسە یاخود وا بڵێن یەک پەیام بۆ هەموو قۆناغەکان بەسە یاخود با بڵێن بەشی کردووە یاخود بە پێچەوانەوە لە ڕێگایی پەیامی نەبیەکانەوە بەردەوام قۆناغەکان تازە بوونەوە حتمما خۆی کاگە سەرنجی ژیانی پێغەمبەران بین درودی خوان لەسەر بێخوا کە پێغەمبەری خوا ژمارەیەکمان بۆ فەرمی و قورئانی ژمارەیەکی فەرمووە بەڵام ڕوسولا قد قەسەسناوانەیە ڕوسول باسی ڕوسولە قورئانە فەرمێ باسی نەبیەکان ناکە فەرمی ڕوسولێکمان هەسوێنێکمان باز نەکردووە ئەوانەی کە باسکەمان 25 ئاجا لە قورئانە کە باسی ئەومان بۆ ئەگە سەرنج بین و سەرنجی مێژویان بین هەموو ئەم پێغەمبەرانە درودی خوان لەسەر بێ هەرێکیان لە زەمەنی خۆیانە بۆ قۆناغێکی ژیانی ئینسان کۆمەڵەشتیان داوە بە ئینسان کۆمەڵەش لە ڕووی شەریعەتەوە کەمێکیان شەریعەتیان پێ بووە هەر دوای تەوسیە بووە ڕاهێنان بووە فێرکردن بووە وەردەوەدە ئینسانیان ڕاهێناوە تاکو ئامادەسازی بێژیان قبوڵیشی بکە قبوڵی ئەو هەموو فەرمانەکە مەسەڵەن بۆ نمونەگە من مەسێکی قورئانی پیرۆز سەرنجمدا لە قورئانی پیرۆزە باسی پێغەمبەری خۆمان سەڵام 190 جار دێت 190 جار 80 جاریان جارە نەبی ئیزافە کراوە وەڵام وەصفە بە ڕیسالە بە نەبی 190 جار بەڵام سیدنا موسا لەگەڵ سیدنا هارون سیدنا موسا 136 جار لە قورئان هاتووە زیاد لە پێغەمبەری ئەی تقریبا کەمتر لە پێغەمبەری خوا هارون 20 جار هاتووە دروزی خوان لەسەر بێ بەڵام بە ڕیسالە 23 جار وەصفی ڕیسالە بە سیدنا موسا هاتووە هەمووی مەکیە غەیر یەک ئاەتیان نەبێ بەڵام بۆ سیدنا هارون تەنها 5 جار وەصفی نەبی ڕەسوولی بۆ هاتووە لە سیدنا نوح 9 جار لە قورئانە وەصفی بۆ هاتووە کە بە ڕیسالە بە نبووەت بە ڕیسالە کە هاتبێ 5 جار 9 جار هاتووە یەک دانیان نەبێ باقیەتی مەکیە بەڵام سیدنا نوح بەس بە ڕیسالە هاتووە بە نبووەت ئەسڵ وەصفی نبووەتی لە قورئانە نییە بە نەبی خوا وەصفی ناکە ئەگەر سەرنجی ژیانیشی بێ سیدنا نوح خۆ زۆری ژیاوە وانە بەڵام وەصفی ڕیسالە لە قورئان باسی ئەوەشەکە کە داوای کردووە کە بانگەوازیشی هەیە کەچی لە قورئانە تەنها بەس باسی وەصفە ڕیسالەکەیەکە وەسفەندۆکەی باز نبووەکەی باز ناکە ئەو زەمەنە قورئان زۆر تەگەزکاری کە زەمەنی قەومەکەی و لاساری قەومەکەی و مەسەلەی دروستکردنی کەشتیەکەی کە ئەمان بە سیفەتی ڕیسالەیەکە فەرماندانە کە دەی ژیان تیا چێ کۆتایی دێ هەر کەس لەگەڵمان نەبێت چی بەسەر دێ بەس وەصفی ڕیسالە 9 جار هاتووە یەک جاریان مەکینە باقی مەکیە سیدنا عیسا 7 جار هاتووە سیدنا صالح 7 جار هاتووە سیدنا هود 7 جار هاتووە هەموو ئەمانە هەمی مەکین هیچ سیدنا عیسا هەمووی مەدەنیە بەڵام سیدنا صالح و سیدنا هەمووی مەکین سیدنا شوعیب 3 جار باسی بە سیفەتی ڕیسالە هاتووە سیدنا یونس 2 جار هاتووە بەڵام وەصفی نبووەتی لەگەڵانیە سیدنا یوسف نبووت بە نەبی نەهاتووە بە ڕەسوول هاتووە سیدنا ئیبراهیم 1 جار هاتووە ئەویش مەدەنیە 1 جار هاتووە بەڵام لەگەڵ 69 جار ناوی ئیبراهیم هاتووە لە قورئانە کەچی 1 جار وەصفی ڕەسوولی لەگەڵایە سیدنا ئیسماعیل 1 جار وەصفی ڕەسوولی لەگەڵا هەیە ئەویش لەگەڵ نەبی و ڕەسوول پێکە وەصفی ئەون سیدنا لوط 1 جار هاتووە بەڵام نبووەتی لەگەڵانەیە سیدنا ئیلیاس 1 جار بە ڕەسوول هاتووە بەڵام بە نەبی نەهاتووە هەموو ئەمانە چیمان پێڵێن ئەگەر سەرنجی هەموو ئەمە بین خوای گەورە باسی ئەو قۆناغبەندیانەوە کە گرنگی قۆناغەکانی وێزگەکانی گۆڕانکاری گەورە لە ژیانی ئینسانەکانە بێجار نەکراوە ناتۆتە خاتەم بۆیە پێغەمبەری خوا خاتەمی نەبیە خاتەمی نەبیینە بەڵام نەیفەرمووە خاتەمی ڕەسوول نەیفەرمووە خاتەمی ڕەسوولن بەڵام خاتەمی نەبیەتە نبووەت چونکە مەسەلەی گۆڕانکاری زەمینە سازکردنە بۆ شەریعەتەکە زەمینە سازکردنە بۆ شەریعەتەکە ئەوە ختمی بووە شەریعەتەکە سابتە شریعت ثابتە کە هذه خوای گەورەی جۆ شریعتی بۆ ئینسانەکان هەیە بەڵام ئەوەی پێشتی کە ودەوە لە پێشتی هەمووی نەنادووە دانەداناوێت کەم کە قورئان هاتووە ئەوانشی تایە و زیاد لەوانشی تێدایە وەکو شریعت ئەما وەکو وەصفی نەبووەتەکە نەخێ بەڵە قۆناغبەندێکی تەواوی کردووە لەگەڵ هەموو قۆناغێکی نەبیەکە لەگەڵ هەموو قۆناغێکی ڕەسوولی مەرحەلەی تازە لە ژیانی ئینسان بووە سەرنجی ژیانی سیدنا قۆناغی ژیانی سیدنا موسا و سیدنا عیسا و سیدنا ئیبراهیم بۆم باس کردی لەوێ چ گۆڕانکاریێکی گەورە دروستە ئەگەر ئەوان نانکردایە سا چی دروستە بوو بینێ بەرچاومان سیدنا موسا و سیدنا عیسا و سیدنا ئیبراهیم نەبوونایە خوانی نادنایە ئەو گۆڕانکاری دروست نەکردایە ئێستا تایفەیەک مەسەلەن نەتەوەیەک لەسەر زەویدا نەمابوو ئێستا لەسەر زەویدا چەندین خوا هەبوون بەناوی خوا و تەوقیعیانەکە لەسەر زەویە ئێستا مرۆڤ کرایە فیدای وەکو فیدای چەندەهاشتی بێگیان بەڵام کاتێک کە قیمەتی لە مرۆڤ گەڕاوەتەوە بەهایەک بۆ مرۆڤ ئێستاکانە هەیە و ئیزدانین تەمسیلی خوا لەسەر زەویدا تەنها پێغەمبەرانێکن کەس نایکا هیچ ئینسانە ناتوانێت تەمسیلی خوا بکات لەسەر زەویدا بڵێ من ئەو سیفەتە وەرگتووە ئەمەمان نییە
ئەمە هەرتەنها ئەو فڕۆسەی و ڕەسوول و نەبیە بوو لە پێشتی لە ئەمەی گۆڕی ئەم چاکسازیەکەی کە ئینسان وا تێبگەێنێ لە ژیانە ئەم ڕەسوولانە هاتن ئەم شتە تازانیان هێنا ئەم قۆناغانی ژیان تازەکردنەوەی ژیانی ئینسان بوو ئەگەر وانە بووە ئێستا نەگەشتم ئاستی ئێستا بۆ ئێستا کاتێک هەموو فکرەکانی ئێستا کاڵی ئینسان ئازادە و ئینسان ڕێزی هەیە و ئینسان پێشکەوتووە خۆ لە خۆ نەگەشتە ئەم ئاستە ئەوە سیلسیلەیەکی بەردەوامی وەحی سەرخواییە کە ئینسان ئەگەێنێتە ئەم ئاستی کە ئێستا پێگەشتووە. باش مامۆستا ئەگەر پرسیارێک لێرەوە بێتە پێشەوە ئیشی نەبی زیاتر پێداگری بووە یاخود با بڵێن گرنگیدان و بەهەغدان بۆ بە ژیانی دنیا یاخود بە ژیانی قیامەت. لە ڕاستیدا بێ ئەوەش زۆر پرسیارێکی جددیە ئەو تا ئێستا وا ئەڵێن وەڵا پێغەمبەران هاتوون ئینسانیان فێر کردووە کە بژی و ژیان کاتیە و قسەش لەسەرەوەیە کە هاتوون قیامەتی ئینسان ڕۆشنکەنەوە. ئەمە بەڵام ئەگەر سەرنجی قورئانی پیرۆز بین خوێندنەوەکەین بۆ هەموو دەقەکانی کە نەبی تێدایە کە بایەوە نەبی خیتاب لەگەڵ پێغەمبەری خوا کە عەلەیهی سڵات وسەلام پێچەوانە ئەگە بینین ئەویش ئەوەیە پێمان ئەڵێت حەقەت لە ژیانی ئەسڵ لە ژیانی ئینسانە لە دایکبوونە ژیانە ئەسڵ لە بوونی ئینسانە ژیانە مردن کاتیە مردن مەرحەلەیەکی کاتیە نابێتە شتێکی تەواو ئەبەدی بۆ یەکە ئەگەر سەرنجیش باسی شەهیدەکان بین خوا فەرمێ ئەو شوهەدانەی کە شەهید ئەبن پیان مەڵەن ئەوانەوە مردون بەل هوم ئەحیاء عند ربهم يرزقون کەوابوو هەر حەیات بەرقەرارە ئەمما مەوتیان کاتیە فاسیلێکی بچکۆلەیە وەکو ئەو ناوبەڕێک ئێستا جەنابەت دروست کرد لە بەرنامەکەیە دوای چەند دەقەیەک هاتینەوە ئینسانی بەڕاستی کاتێک ئەمرێ لە دنیا ویستی ئەمە بە ئینسان بڵێ کە لە زۆربەی فەلسەفەکانە لە زۆربەی فەلسەفەکانی پێشینە پیان وابوو ئینسان تەنها لە مردنان کۆتایی پێدێ و ئێستاش هەیە فەلسەفەی دین چەندها فکر هەیە واڵێ نیشتە وتی ماتە لله خواش مرد نعوذ بالله ئەمە قەناعەتێکی ئینسانی بوو بەڵام شریعەتە ئاسمانەکان و نەبیەکان نەبووەت بەمەی بە ئێمە ڕاگەیان وتی بە ئێمە بابە ژیان نامرێ ژیان هەر بەرقەرارە بەڵام دوو قۆناغی هەیە قۆناغێکی دنیایی هەیە قۆناغێکی دوای دنیای هەیە هەروەکو چۆن پرۆسەی لە دایکبوون ئەوەمان پێڵێ کاتێکە ئینسان لە دایک ئەبێ پێش لە دایکبوون تۆ نەبووی ئەگەر هەموو مرۆڤێ لە پێش لە دایکبوون لەسکی دایکە بگاتە ئاسێ پەیوەندی پێوەکەین بڵێ ئێستا پاش چەند ساڵێکی چەند مانگی تێچتە سەر زەویەک فراوان پڕ لە تەیارە دار درەخت هەوا کورە هەدارە نیعمەتی تێدایە ئەسڵن بڕوا ناکا لەویایە چونکە ئەو لەو زوغزە تەسکەیە کە تەنها یەک شوێنێکی بچکۆلا ئەبینێ کاتێک چا بە دنیا هەڵەهێنین ئەم دنیا گەورە گەورە فراوانەیە شەڕی دنیا لەسەرەکەین خۆیان تا عیبدارەکەین دنیا یەک خراپەی تیا لەسەر ئەنجامە دەین بۆی تیا بێنینەوە خۆ ئێستا هەموو کەرەساتێکی هێستا چییە هەموو شەڕی بەقانیە جۆرێک نییە لە شەڕی بەجێ شەڕکردن بۆ ئەوەی کە ئینسان تۆزە زیاتر بژی تۆزە زیاتری هەبێ خۆ ئەتوانین مەسەلەی ئێمە لەباتی ئەوەی کە کەرەستەی دنیاداریمان یا بڵێن ژیانداریمان بریتی بە لە کوشتنی یەکتر توانین بریتی بە لە پێدانی ژیان بێتە چوە قورئان ناوی ناوە ليقوم الناس بالقسط قرآن زود دقيقة فرمى ولقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط نفهم ليقوم الناس بالعدل كتفسيرك بعدل براسي هلايا بالقسط شو قبوي هل إنسان لزويدا بشجاني خوي بركبه أمر رسالة آسمانية خوافه هم بيغمرة بو نادوا هالشي بيغمرة نادوا بينات يعني بيبوا بينات أو كوتمان إيش نبوتكانا بوي كفير بورشين كذا كتوشي بيجي لجيانا أم جار حكمه شيء ميزان ما بيدعوه كتاب وميزان كتابك بريتيا لو شريعته جديدك هاتوا ميزانج لو أمراضك بيلا حكم أم دوشته بوشي بو كتاب وميزان ما هناوا ليقوم الناس بالقسط بوي أم بيغمران بيدان الله بابا تولجانا بشد هي كافرية مسلماني ما دام إنساني لجيانا بشكي خوتي قرار دراوبت أما قراري خواهي بد بيجي خواهي بيستاهل دروسي ناكدي كدروسي كدوي حتما جاني داويدي وكشون جاني داوب بهموش تكاين دور بري خود إكابو قرآن تو بي قسط من باته واني أما يشي بيغمران من دور دي خوان الرسول وأنبياء برسالك بنبوة كان في وتين بورن كدينوانا كمان نتشيم بوشي هاتم إيشم تشيا كارم تشيا شلون أمستانا مع ملاوكم بحكم كتاب ميزانكش باش نبوة داريكا باش دكتور زۆر جار ئەوە بێنرێ کە نەبیەکان شتێکی حازریان پێەیە واتە هاتوون چۆنەڵی پامێکی ڕۆشنیان پێ بووە بۆ کۆمەلگاکانیان وتوانە ئەمە چۆنەڵی پامی خۆی پەروەردگارە لە ڕێگایەمەوە گەشتووە ئەمە زۆر جار ینی چۆنەڵی گرفتی بۆ لەگەڵ کۆمەلگاکانە دروست کردووە ئەوە
گرفت لە خەڵک لە باوا بڵێن لە کۆمەڵگاکە بووە لە خەڵکەکە بووە کە تێنەگەیشتووە یان گرفتەکە لە ئەمەیە بۆ کە شێوازی گەیاندنەکە مەسەرن بۆ منە بۆ خۆی گرفتی تیا بووە خودی خۆی گەر سەرنج بین ئەمە هەر نمونەی پێغەمبەری خۆمان عەلەیهی سڵات وسەلام کە لە مەککەیە لەناو ئەو گەلەی خۆیان بکێ ناسرا بوو کەسایەتیەکەی وەکو کەسێتی محەممەد عەلەیهی سڵات وسەلام کەس گرێی لەسەری هەبوو کەس گومانی هەبوو لەوەی کە پیاوێکی صادق پیاوێکی ئەمین پیاوێکی مەسەن دەستپاک دایان پاک بە کەسایەتێکی دیار و ڕووناک لەناو خەڵکە هەموویان ناسی کامەی زۆر دژمنی شایەتیەوەی بۆدا کامەی زۆر ڕقیەتیە شایەتەکەی بۆ داوە ئەی باشە بۆچی بەرەو هەڵسکیان کرد ئیخۆ هەر لە دەقەکەی قسەکانی خۆیانە دیارە محەممەد هات چی ئەکات یەکەم هات ئەم محەممەدە دێ ئەوانەی کە لای ئێمە تا ئێستا خزمە کارمان بوون ئەیکا بە سەیدمان گۆڕانکاری ئەمە لە عقلی ئەوە لە لا شعوری ئەوە کۆمەڵی خەڵک دروستکەوان بۆ خزمەکاریە بێ خزمەتێکا تا ماوی بۆیش هەر ئەگەر سەیری لای قوڕەشەکان بکەین لە مەکایە پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی ڕازی بوون بەوەی کە حکمڕانیش بکە ڕازی بوون بەوەی کە مەسەڵەن بێ بە سەروەریشان بەس بە مەرجێک باز لە گۆڕانکاریەکە بێنێ چیشان هەیە بیدەنە پارێزانی بەس باز لە گۆڕانکاری باز گۆڕاکە باز دەبێت چونکە بۆ ئەم گۆڕانکاریە پێغەمبەرەکان نەهاتون بۆی دەوڵەمەند ببن و نەش هاتون بۆی سوڵتە لە خەڵک بستێنن ئەو حەز دەکەم بزانی سەیدنا موسا بە فیرعەونی وت چی چوو بەرامبەری ڕاوەستا نەیوت دەسەڵاتەکە دەبێت ئەن ئەرسل مەعیە بەنی ئیسرائیل تەناوەز لەو خەڵکە فەقیرە بێ مێچەوە سێنەرەوە ئەوانە واز لێ بێنە هەر حکتۆ حاکم بە بەس تۆزێ عەدالەت بنوێنە هەر وەسفی عەدالەت بۆ خۆ دروستکە مافی ئەمانەی بدەتی عەلاقەم پێتەوە چییە یعنی سەیدنا موسا لەگەڵ فیرعەونە هێندە زەمەنی دایە زەمانێکی زۆر لەگەڵا کێبەرکیەکە ئەم زەمەنە زۆرە تا گاتە ئاسێکی وایە کە بۆی کە شایستەی غەرق بوون و ئەبێ غەرق بێ کۆتایی بەوە بێ خۆ تۆ پێ دەڵێ کاکە وەرە من سوڵتەکەتم نایە سوڵتەکە بۆ خۆت سوال حاکم بە هەر وەلی بە هەست ڕئیس بە هەست سەرۆک بە بەس چی بکە ئەم خەڵکی کە شەوزامیان چۆسێنەرەوە وەرە مافی ئەمانە خەڵ مافی ئەوکان چووکە چینێکی بە خۆ فیرعەون چینێکی باشی ژیان دەبوو کۆمەڵگەی دروست بوو بۆ چینێکی تر بە باشی بە خۆی بە ئاغا وەکو ئاغا ژیان پێغەمبەری خوا ساسم کە هاتە ناو مەککەوە ئەوی بە هەمان شێوە چینە دەسەڵاتدار بوو چینێکی چەوساوە بوو کە ئاڵێن مێژوونوسان ئەو چەوساوەکان زۆرتر بوو لە دەسەڵاتدارەکان هەر لە مێژوودا تا هاتنی وحی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سەردەمی پێغەمبەری خوا لە هەموو سەرزەیی 3000 ساڵ پێشی ئیسلام و تا هاتنی ئیسلامیش سەرنج بە لە کۆمەڵگەکانە زۆربەی شارەکان زۆر وڵاتەکانە کۆیلەکان و ژێردەستەکان زۆرتر بوون لە ژمارەیان لە ئازادەکان و خەڵکە خاوەن خانەدانەکان یعنی باس دەواکەن مەسەلەن ئەگەر ئەسینە 200,000 کەسی تیا بووە 180,000 کۆیلە بووە 20,000 ئازاد بوون یعنی ئەمە شتێکی مێژوویە ئەڵڵا نازانم چەنە ڕاستە بەڵام لەم قسەیە دەواکەم ئەگەر سەرنج بین لەمە دەی کاتێک پێغەمبەرێ دێت عەلەیهی سەڵات وسەلام ئەمە بگۆڕێ بڵێ کاکە ئێوە بۆ نەکراوە ئەم خەڵکە خزمەتی تۆ بکراوە تۆش و ئەویش هەردووتان ئینسانن هەردووتان لەم ژیاندا بەشتان هەیە گوت چۆن تۆ ئەو بەشەدەی لەو بەشەی هەیە تۆ لێزدەوت کردووە بیدەرەوە ئەمە کابوو ڕوبڕێوە سێتەوە تۆ دەسەڵاتێکی تا ئێستا هەیە و خەڵکی دەوربەتە لێم سەنیت حتما کابرا لە عینادایە لە دەستچوونی پۆستەکەی خۆیەتی دژاتی پێغەمبەری خواکە عەلەیهی سەڵات وسەلام نەک لە خراپی وحیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ولا لە ناشرینی تەبلیغەکەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا دووسبەکەی جوان بوو بەڵام چی بوو ئەو عینادەکە لە مەسەلە دەست پێکە لێرە دەست پێکە بەڵێ دکتۆر من کاتم تەواو بۆ ناتوانم پرسیاری تر بکەم ئەگەر پرسیاری تریش ماوە بەڵام ئەگەر لە ماوە یەک خولەکە شتێکی گرنگ ماوە نەمانوتوە جەنابەت دەتوانی ئاماژە بکەیت کۆمەڵێ ئاەتی قورئانی پیرۆز هەبوون حەز بکرد ئاماژەی پێ بکەم کە خوای گەورە باسی نبوت و باسی ڕەسوول و باسی مامۆ کە وەصفی ڕیسالە بۆ پێغەمبەری خوا وەصفی نبوت بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام کە کات نەماوە ئەوەندە عەرزی جەناب دەکەم لێرا بە کورتیە بۆ بینەرانی بەڕێزیش ئەڵێم ڕیسالە صفەتی ڕەسوول صفەتی ڕیسالە بۆ پێغەمبەری خوا ئەو وەصفەیە کە قورئانی پیرۆز بۆ پێغەمبەری دیاریگۆ کە شەریعەتێک کە نیزامێک کە یاسایەک کە ڕێخستنێکی لەناو کۆمەڵگەیە دروست کرد بۆ ژیانی ئینسان بە هەموو جۆرەکانی ڕێخستن بە هەموو جۆرەکانی دانانی شەریعەت وەصفی شەریعەت وەصفێکی تابەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەم وەصفە ثابتە و ئەم وەصفە بە ثابتیش ئەمێنێتەوە چونکە شەریعەت و کەرەسەی شەریعەتەکە نێراوە ئەمما تەطبیقکردنەکەی ماوە ئەمما کەرەسەکە خۆی ئامادەیە بەڵام وەصفی نبووەت وەصفێکی بەردەوامە دوای پێغەمبەر خۆی صلی الله عليه وسلم زانایانیش لە شوێنی ئەوان دانیشن و دوعاتیش ووصفی نەبی ئەبێ بەلاغی مبین کەن و داوا بکەن کاوێ زانان نابێ وەصفی ڕیسالە بۆ خۆی قەت قەرار بە
وبێ ئاگاشمان لەو نەدوعات و نەداعیەکە و نەزانایانمان وەصفی ڕیسالەتی کەڵی وەصفی نبووەت نەکەن صفاتە نەبیەکەی بە صفاتی نبووەتی پێغەمبەری خوا ئیسفادە لەو جانیبە بکەن کە بتێ لە موعیزەی حەسەنە و بلیتی و لە جیدالی بلەتی ئەحسەن و بەیان و تەبلیغ و تەبشیر و ئینذارەکەی پێغەمبەری خوا ئەمە کاری دوعات و کاری زانایانە ئەم باقیتی کە باقی مەسەڵ ماوەتوانێت بە مەسەلەی ئەحکامی جەدید و شتی جەدید بەڕاستی ئەوە شریعەت خۆی دە هەموو کاتێکە تازەیە خوا نادوێتی بەس ئامڕازەکەی تازە ئابێتەوە ئەمما شریعەتەکە تاوەتەوە ناگۆڕێ ئەو یاسا خوا نادوێتی ئەمما ئامڕازی جێبەجێکردنەکەی ئەوە قابلی تازەبوونەوە لەگەڵ هەموو سەردەم و هەموو زەمانێکە زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی دکتۆرە لە فکری ئیسلامی و هەروە شارەزا لە چەمکە قورئانەکە سوپاس دەکەن کە ئامادە بوو لە ستۆدیۆی بەرنامەی ڕوانگە زۆر بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی پرۆگرامیم جارشمان تاکو بە گەشتنەوەیشی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم